بەڵێ بڵێ ئێستایان بۆ سیمینارەکە تۆ خانمان هەمووی حازرکە ئێستایان عفو خوا حافیز بێ فەرموو چۆنی؟ بژی سپاس زۆر سپاس باوەڕ ناکەی من چەند معجبی تۆم زۆرم پێخۆشەکە تۆ هەمیشە پشتگیری پیاوانەکەیت و باسی فرێژنیەکەی ئەتوانین سنابێ بکەین بە چاوان فەرموو زۆر باشە ئەمێ ئامۆژگاری ئەو خانمانە بکەی کە نایەنەوێ هاوسەرەکانیان ژنی دووەم بێنن فەرموو خانمانی خۆشەویست سڵاوتان لێبێت ڕێگە بە پیاوەکانتان بن باژنی یەکەم و دووهەم بێنێت قەی چێکە ئای ڕێگەی پیاون بەخوا خۆتان گوناحبار مەکەن بە قسە بکەن هەمووتانم خۆشەوێت ئەی ڕەحمەت لە دایک و باوکت هەوێیان ئەزانی چی زۆر دەمێک کە ئەمەوێت تۆ ببینم چونکە من هاوسەری دووەمی مێردەکەتم خوا بەڕاستە تۆ بە دزی و شوکردۆ بە مێردەکەم بۆ قسە ناکەی وەڵڵی دکتۆرە خان من مێردەکەی تۆ هەر ناناسم ئەی بۆ ئاوت بۆ ئەو وامود کە کاتێ شتێ خۆت پێت قبول ناکرێ بانگە شەشی بۆ نەکەیت وای دکتۆرە خان بیرم کەوتەوە ئەچی بۆ سیمینارەکە